بۆ یەک ساڵەچێت پەرلەمانی کوردستان لەلایەن لایەنێکی سیاسیەوە پەکخراوە و ڕێگە بە گەورەترین دەسەڵاتی یاسادانانی ئەم هەرێمە نادرێت بەکارەکانی خۆی هەڵسێت. چاودێران دەڵێن دەستبردنی پەرلەمان بۆ یاسای سەرۆکایەتی هەرێم دۆخەکەی بەم ئاقارە گەیاند کە ئەمەش ئاماژەی قۆڕەخکردنی دەسەڵات و پشتکردنە لە دیموکراسی. لەو کاتەی چوار لایەنی فراکسیۆنی پەرلەمانی کوردستان پرۆژەیەکیان تەقدیم کرد بۆ ئەوەی هەموار یاسای سەرۆکایەتی هەرێم کرێتەوە، لەو کاتە تا پارتی بۆ ئەوەی پرسی سەرۆکایەتی هەرێم بیری خەڵک برێتەوە پەرلەمانی پەخست و پەرلەمانی داخست بۆ ئەوەی چیتر خەڵک باسی سەرۆکایەتی هەرێم و ئەو کورسیە نەکات کە بوا ئەزانن و وا وێنایەکەن کە داتاشراوە بۆ کەسێک یان بۆ هەتای لەلای ئەو حیزبە دەمێنێتەوە. پارتی دیموکراتی کوردستان ناوێت دەستا و دەستی دەسەڵات بە یاسا و دەستور و دیموکراسیەت ئەنجام بدات. پێویستەکە یاسای سەرۆکایەتی پەرلەمانی بێت ناو پەرلەمان و هەڵبژێرێت، بەڵام بەداخەوە پارتی دیموکراتی کوردستان قۆڕخی دەسەڵاتی کردووە، حەساب بۆ جەماوەر ناکات، حەساب بۆ لایەنەکانی تر ناکات. گرنگترین هۆکارەکان کە بۆ داخستنی پەرلەمان و فلیشکردنی پەرلەمان بەو جەردە یاسای سەرۆکایەتی هەرێم و پارتی بڕای بە دەسەڵاتکردنی دەسەڵات نییە. ئەزمونە دیموکراسیەکەی هەرێمی کوردستان کە 24 ساڵی تێپەڕاندووە بەویستی لایەنێکی سیاسی خراوەتە ژێر پرسیارەوە. ئەمە ڕای شەقامی کوردستانە. مامۆستایەکی زانکۆیش دەڵێت پرۆسەی دیموکراسیەت بە دەستا و دەستکردنی دەسەڵاتەوە مانای دەبێت نەک دەستگرتن بە کورسی حکومەوە. و لە هەرچ وڵاتێکدا تاکڕەوێتێک لەسەر هەرێمێکی تاکە کەسی دروست بێت ئەو کاتە برسێتی و نایاسایەکان لە وڵاتدا ڕوودەدات. بۆیە ئەم حیزبەش ئەوێ بە شێوەیەکی ناقانونی، بە شێوەیەکی نایاسایی، بە شێوەیەکی زۆرە ملێ مانەوەی خۆی بسەپێنێ بەسەر ئەم هەرێمەدات. ئەم ماوەی کە تیایدا پەرلەمانی کوردستان لە دەستگایەکی یاسادانانەوە گۆڕدراوە بە بینایەکی چۆڵ و هێمایەک بۆ شکاندنی یاسا، خەڵکی کوردستانیش خراونەتە بازنەی قەیرانێکی گەورەی سیاسیەوە کە چاودێران پێیان وایە سەرچاوەکەی بڕوانەبوونی لایەنێکی حکومڕانە بە دیموکراسی و بنەماکانی. سامان کەریم، کورتسات نیوز، گەرمیان.